ئەم کاتتان باش هیوادارم هەمووتان لە خۆشیدا بن هەروەکو دەزانن ئەو هاوڕێیانەی کە من تاقیب دەکەن دوێنێکە لەسەر بابەتی سووریا لە پەیزی هیوا خۆشناو لە فێسبوک بابەتێکم پێشکەشکردن ویانیش سەرەداوێکم کردەوە دەربارەی ئەوەی کە لە سووریا و لە ڕۆژئاوادا چی دەقەومێت چی بووە هۆکاری ئەوەی کە تا ڕادەیەک ئەتوانین بڵین گرنگی هێزەکانی سووریای دیموکراتیک بۆ هاوپەیمانان بە تایبەتیش ئەمریکا و بەریتانیا تا ڕادەیەک لە چاوزاران ئەڵێن تا ڕادەیەک کەمتر بۆتەوە. ئەوڕۆکە لەسەر ئەوە قسە دەکەین هیوادارم بە دڵتان بێ و هیوادارم هەتا دوایی لەگەڵم دابن و لایک بکەن و کۆمنت بکەن و ئەو هاوڕێیانەی تاوەکو ئێستا لە کەناڵی یوتیوبی هیوا خۆشناودا نەبوونە ئیشتیراک ویانی سوبسکرایب تکایە ئیشتیراکی بکەن بۆ ئەوەی ڤیددیۆکانمان باشتر ببینن. هاوڕێیان دەمانەوێ لەسەر چی قسە بکەین لەسەر ئەوە قسە دەکەین کە ماوەیەکەیتر لە سووریادا کۆمەڵێک گۆڕانکاری زۆر گەورە لە ئارادان وەکو پێشتر بینیمان کێشەیەکی گەورەی سووریا کە بەدەستیەوە دەناڵاند ئیسرائیل بوو و هەر لەو ماوەیەشداییتر هێزەکانی سووریای دیموکراتیک ویانیش خۆسەری دیموکراتیک ئیدارەی خۆسەری دیموکراتیک ناڵێن کورد ئیدارەی خۆسەری دیموکراتیکی تر هەوڵێکی زۆری تەرخانە کرد و لە هەموو لایەنەکاندا لە ئەمریکا لە بەریتانیا لە بەتایبەتی لە فەڕەنسا پەیامی باشی لە بۆ دەهاتن پەیامی پشگیری لە بۆ دەهاتن و لە دواییشدا بینیمان کە ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی ڕێککەوتنێکیان ئەنجامدا لە ڕێککەوتنەکەدا 8 خاڵ بەدەرکەوت ئایا خاڵی شاراوە هەن یان نا ئەمەیان جارێ نازانین بەڵام تەماشا دەکەین لە ڕۆژانی لەو ڕۆژانەی ئایندەدا شتێک ڕوویدا ئەویش ئەوە بوو کە تۆم باراک واتە هەم کۆنسۆلۆسی ئەمریکا لە تورکیا و لە هەمان کاتدا نێرەری تایبەتی ویانیش بەرپرسیاری تایبەتی دۆناڵد ترامپ بۆ کاروباری سووریا یعنی ئەمەش جاریەکەمە دەبینین کە کەسێک لە هەمان کاتدا دوو ئەرکی هەیە لە دوو وڵاتدا ویانیش باڵیۆزی دوو وڵاتە ئەویش تۆم باراکە واتە ڕەفیقێکی دۆناڵد ترامپ کە کاری بیزنسیان بەیەکەوە کردووە زۆر نزیکی یەکن تۆم باراک باپیرەکەی لە سەردەمی عوسمانیەکاندا هاتۆتە ئەمریکا کەسێکی مەسیحی لوبنانیە و لە ئەمریکا گەورە بووە و کەسێکی دەوڵەمەندە و هەر دەوڵەمەندی و بیزنسی شوای کردووە کە لەگەڵ دۆناڵد ترامپ ببێتە ڕەفیقێک ئیتر ئەمڕۆکە سیاسەتی ئەمریکا لە دەرەوە و لە ناوخۆدا بەو شێوەیە بەڕێوە دەچێت. تۆم باراک لە چەند ڕۆژی ڕابردوودا هاتە سووریا ئەحمەد شەرعی بینی بەڵام مەزلوم عەبدی نەبینی بەڵکو بە تەلەفۆن قسەی لەگەڵ کرد و ئەمە یەک لە نیشانەکانی دیکە تەماشا دەکەین ئێستاکە وا پێدەچێ وا دەرەکەوێ کە ئەمریکا تەواو بە تەواوەتی ئەوەی ویستویەتی لە سووریا بە ئەنجامی گەیاندووە یعنی ئەحمەد شەرع ئەوەی ئەمریکا دەیویست هەم دەربارەی ئیسرائیل هەم دەربارەی بابەتەکانی دیکەی ناو سووریادا تەماشا دەکەین گەشتۆتە ئەو ئاستەی کە ئەمریکا داواکاری لێ دەکرد هەر لە بۆ هەندێش تەماشا دەکەین ئەمە بمانەوێ و نەمانەوێ هەوڵ و گرنگی هێزەکانی سووریای دیموکراتیک و خۆسەری دیموکراتیک کەمتر دەکاتەوە هەروەکو لە لێدوانی و ئەنجامی دیدارە تەلەفۆنیەکەی نێوان
تۆم باراک و مەزلوم عەبدیشدا بە دەردەکەوێت کە تۆم باراک پێی وتووە گرنگی هێزەکانی سووریای دیموکراتیک لە بۆ شەڕی داعش بەردەوام دەکە، یعنی بە تەنیا بابەتەکەی بەماوە بەستۆتەوە، بەڵام گرنگی هێزەکانی سووریای دیموکراتیک لە بۆ داهاتووی سووریا چییە؟ گرنگی خۆسەری دیموکراتیک لە بۆ داهاتووی سووریا چییە؟ ئەمە باس نەکراوە و ئەمە مانایەکی تایبەت بەخۆی دەگەێنی. بەر لەوە چی ڕوویدا؟ بەر لەوە بینیمان لە قامیشلی کۆنفرانسێک ساز کرا، ئەو کۆنفرانسەش کۆنفرانسی کوردی ناولێنرا و یانیش کۆنفرانسی یەکڕێزی نەتەوەی کوردی ناولێنرا، واتە جاری یەکەم ئەنە کەسە هاتە ناو پرۆسی سیاسی، کارێکی خراپ بوو نەخێر کارێکی باش بوو، ئەنە کەسە دەبێت لە ناو پرۆسی سیاسی بێ کارێکی زۆر باشە. بەڵام تەماشامان کرد بەر لەو کۆنفرانسە وەکو باسم کرد ڕێککەوتن نامەیەک ساز کرا لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی کە ئەگەرچی لەو ڕێککەوتنەدا خەتی زۆر گشتی هەنا، ئەو خەتانە چۆن جێبەجێ دەکرێت هیچیان دیار نییە، بەڵام زۆر گرنگ بوو و لەمەش گرنگتر تەماشا دەکەن لەو ڕێککەوتنەدا ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی وەکو دوو سەرکردە دەردەکەون، نەوەکو یەکێکیان سەرکردەی سووریا و ئەوەی دیکە سەرکردەی هەرێمێک، وەکو دوو سەرکردە دەردەکەون لە بەرامبەر یەکتر دانیشتونە لە ژوورێکدا، کەس لە نێوانیان دانیە، هیچ ئاڵایەک نییە و هەردووچیان ئیتر ڕێککەوتن نامەکە ئیمزا دەکەن و ئاڵوگۆڕی پێ دەکەن و تۆقە لەگەڵ یەکتری دەکەن. بەڵام لە دوای ئەمە تەماشامان کرد قەیرانێک دروست بوو لە سووریادا، یعنی لە دوای ئەو کۆنفرانسی کە ناوی لێنراوە کۆنفرانسی یەکڕێزی نەتەوەی. ئەو قەیرانە لەسەر چی دروست بوو؟ ئەنە کەسە کە سەر بە خەتی بارزانیە هەڵسا لەو بینەدا ئیتر شتێکی یعنی مەرجێکی ئەتوانین بڵێن هەم پارتی دیموکراتی کوردستان و هەم ئەنە کەسە بەپێی ئەوەی من زاریانیم بەدەستخستەوە بە مەرجێک هاتوونەتە ئەو کۆنفرانسە و بەشداریان تێدا کرد کە لەمە دووە دروشمی فدرالی بەرز بکرێتەوە. دروشمی فدرالی بەرز بکرێتەوە. ئایا دروشمی فدرالی کە دروشمێکی کوردستانی عێراقە لە بۆ سووریا دەبێ یان نابێ؟ هەڵومەرجی ئێستای سووریا و هەڵومەرجی ئەو کاتی عێراق لە ساڵی 2003 بەدواوە وەکو یەکە یان نە؟ هەڵومەرجی دیمۆگرافیای کوردستانی سووریا و کوردستانی عێراق واتە هەولێر و دهۆک و سلێمانی بە تایبەتی وەکو یەکە نەخێر. ئەوانەی کە ئەو شارانەی کوردستانی سووریایان بینیون و بە تایبەتی شارە گرنگەکانی وەکو ئەو شارانی کە ناوەندی سیاستن وەکو قامیشلی و حەسەکە و شارەکانی دیکەش تەماشا دەکەین لە زۆربەی زۆریاندا یان نیوەی کورد نییە یانیش زۆرینەی کورد نییە. هێزەکانی سووریای دیموکراتیک ئەگەر بەراورد بکەین لەگەڵ هێزە کوردیەکانی کوردستانی عێراقدا تەماشا دەکەین هەروەکو لە ناوی شەهیدەکان دیارە کە نیوەیان زیاتر نیوەی زیاتریان یان عەرەبە یان تورکمەنە یان سووریانیە یان ئێزیدیە و یانیش گروپ و مەزهەبی جیاوازتر. کەواتە لێرەدا لەو شوێنەدا ئەو جۆرە فێدرالیزمە ئایا بەرهەمێکی دەبێ؟ ئایا لە ڕووی سیاسەتی واقعیەوە ئەمە هیچ ئەنجامێکی لێبەدی دەکرێت؟ نەخێر. لە کوردستانی عێراقدا ساڵی 2003 تا 2005 ئێمە بە ئاشکرا لە دەمی بەرپرسیارانی ئەمریکامان دەبیست کە ئەوان نەوەک لە بەر چاوی ڕەشی کورد بەڵکو لە بۆ ئەوەی لە بەغدادا هاوسەنگێک دروست بکرێت لە نێوان شیعە و کورد و سوننەدا بە پێویستیان زانیوە کورد و سوننە لە بەغدا وجودێتیان هەبێ هەر لەوە هەندێش تەماشا دەکەین ئەو دروشمانێک کە کوردەکان دەیانویست زیاتریشیان بەدەستێنە. بەڵام ئایا لە سووریا دەبێ؟ ئەمە نەخێر نابێت. لە سووریادا ئەگەر ئەمەد کرد چی ڕوادا لەو دیمۆگرافیایی کە نیوەی زیاتری عەرەبە ئەو هێزێک کە هەتە نیوەی زیاتری عەرەبە بێگومان ئەکرێ ڕۆبەڕووی کۆمەڵێک تەحەدا و چالنجی زۆر نوێ ببیەوە و کە تووشی پارچە بوون بکە.
و ئەمە چی کرد و ئەمە وای کرد کە حکوومەتی ئەحمەد شەڕع ئیتر وەکو بڵێ لەو ڕێککەوتنێکە لەگەڵ مەزلوم عەبدیسازی کردو پەشیمان بێتەوە هەتا وەکو دوێنێ و پێرێش ئەو کێشمەکێشەیە بەردەوام بوو ئەمڕۆکە گەیشتە ئاستێک کە دیرەکانی یەکتر بگۆڕنەوە و لە دوای کۆنفرانسی کوردی و کوردیدا کاتێک خۆسەری زانی هەڵەیەکی زۆر گەورەی کردووە واتە لە پێناوی ڕازیکردنی هەست و سۆزی خەڵک و ڕەبکردنی دەماری ئەوان کە کۆمەڵێک کەس کۆمەڵێک پیج کۆمەڵێک خەڵک بێنە سەرجادە و ئاهەنگ بجێڕن و چەپڵە لێ بدەن و کوردەکان بوونە یەک و ئەم جۆرە شتانە ئیتر کۆمەڵێک بابەتی استراتیژی خەریک بوو ون بکە بەڵام ئەمڕۆکە تەماشامان کرد کە دیلەکان ئاڵوگۆڕ کران و ئەمە پەیوەندی بەچیەوە هەیە بەڵام پێشەوەی بچینە ناو ئەو باسە دەبێ ئەمانە دیسان مادەم ئەڵێن لە مێشکی کوردەکاندا هەتاوەکو ئێستا یەک فۆرمیل هەیە یەک فۆرمیلی چارەسەری هێویش فۆرمیلیە جاناوی لێ دەکەی فدرالیزم یان ئۆتۆنۆمی یان خودمختاری یان سەربەخۆی چ ناویش دەکەی لێ بکە گرنگە بەڵام فۆرمی بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانیە کە ئەو فۆرمە خەریکە لە دنیاەدا نامینێ لە بۆ چارەسەرکردنی کێشەکاندا لە گەلێک شوێنی دنیادا وەکو فەڵستین بۆتە سەرەتان و بۆتە کانسێر هەروەکو لە شەڕی غەزەدا هەتا وەکو ئێستاکە بینیمان لە شوێنێکی وەکو سووریادا ئەمە هەرگیز ئەم فۆرمە هەرگیز پارە ناکە و هەرگیز ئەم فۆرمە تەماشا دەکەن نابێتە بناغەیەک لە بۆ چارەسەری بەڵکو فۆرمی دیکە پێویستن کە ئەتۆ چۆن بتانی بچێ ناو دیمەشق لە دیمەشقدا هێزت هەبێت لە دیمەشقدا بتوانانی کاریگەریت لەسەر پرۆسی بڕیارداندا هەبێت بەڵام بەر لەوەی باسی ئەم بابەتانە بکەین باسی بابەتێک دەکەین دیسە بەراوردی دەکەین لەگەڵ عراق لە عراقدا هێزێکی شیعەمان هەبوو ئێستاش هەیە لە 2003 بەدواوە لە دوای ڕوخانی سەدام کە ژمارەی دانیشتوانی زۆرینە پێک دێنن و ئەمانە هەمویان ئاویان لە کانیاوەکانی قوم خواردبووەوە بەڵام ئەو هێزەی کە ئێستا دیمەشق بەڕێوە دەبا ئەمە چیە ئایا ئەمانە یەکن تاوەکو ئەتۆ هەمان ئەوەی کە کورد لە بەغدا بەدەستی هێنا کۆپیەکی بکەی و کۆپی فۆرمیلەکە بکەی و لە کۆنفرانسی قامیشلیدا دووبارەی بکەیەوە یان نا من باسی ئەوە دەکەم هەروەکو زۆربەی زۆرتان کەم تا زۆر ڕنگ بێ ئەمەتان بینی بێ کە لە مێدیاکاندا ئەوانەی تاقیبی مێدیاکاندا دەکەن ڕنگ بێ ئەمیان بینی بێ کە لە سەردەمانێکدا چەند ساڵێک بەر لە ئێستا کە چۆن ڕۆژنامە نووسانی ئەمریکایی چوونەتە ئیدلیب لەگەڵ ئەبوو محەممەد ئەلجۆلانی چاوپێکەوتنیان ساز کردووە مەسەرەن یەک لەوانە مارتن سمیثە هەروەکو وێنەکەی ئێستاکە دەبینن کە هەڵسایە یەکەمین کەسە ئەچێتە سووریا لە ڕێگەی تورکیاوە و لەوێ بە جۆلانی ئەڵێ ئەتۆ ئێستا جەبهەتول نووسڕانی ئەتۆ هەیەت و تەحریری شامی کاوەرە با ئەتۆ جوان بکەین ئیتر تەماشا دەکەین گەورەترین ڕیپۆرتاژی لەگەڵ ساز دەکا و ئەو ڕیپۆرتاژە دەتوانێت بفرۆشێتە کۆمەڵگەی ئەمریکی و تەنانەت کۆمەڵگەی جیهانیش و لە هەمان کاتدا تەماشا دەکەین ڕێکخراوی دیکەمان هەنە مەسەلەن یەک لەوانە ڕێکخراوی هێنری جۆنسۆن چ ڕۆڵێکی بینیوە لەو سەردەمانەدا بۆ جوانکردنی
أبو المحمد جولاني و القاعدة سوريا وبس ما بستك أمانة كردو أمانة همويان بابت قليكن کەسانێک کە بیان هەوێ لێکۆڕینەوەی لەسەر بکەن ئەتوانن بە ئاسانی ئەمە ببینن و لە هەمویان گرنگتر ئەو خانمەیە بە وێنەکەی ماوەیەک لەسەر شاشەکەدا بمینێ و باسی ئەم خانمە دەکەین. یعنی ئەم خانمە چێ ئێستا؟ ئەو خانمە جگە لە ڕۆژنامەوانانی تەلەڤیزیۆنەکانی دیکە وەکو فرۆنت لاین و ئەمانە فرۆنت لاینی بەرەی پێشەوە کە لەگەڵ جۆلانیان ئەم کاتە ساز کرد، ئەم خانمە خانمێکی زۆر زۆر گرنگە و ئێستا کە باس لەوە دەکرێت کە ئەو خانمە لە قەسرەکەی ئەحمەد شەرع کاری ڕاوێژکاری دەکە و حیجابێکی لەسری ناوە. ئەو خانمە چێ؟ ئەو خانمە کلێر حەجاجە، بەڕێوەبەری ڕێکخراوی ئینتەرمێدیاتی بەریتانیا کە جۆناسۆن پاوەڵ سەرۆکی ئێستای دەستگای ئاسایشی نیشتیمانی بەریتانیا و بەرپرسی گروپە ئیسلامیەکانی ناو هەواڵگیری بەریتانیایە و ئەمە کاری ئەم ڕێکخراوی ئینتەرمێدیاتی زیاتر بریتیە لە ئۆپەراسیۆن و مەشق و ڕاهێنان بە گروپە ئیسلامیەکان و یەک لەمانەش کاتی خۆی ڕۆبەرت فۆرد بووە، واتە کۆنسۆلۆسی ئەمریکا لە سووریا بوو کە ڕۆبەرت فۆرد چەند ماوەیەک بەر لە ئێستا یەک ڕۆژ بەر لەوەی کە دۆناڵد ترامپ ئابلۆقا لەسەر سووریا هەڵبگرێ لە دوانێکیدا گوتی کاتی خۆی دەستگای هەواڵگیری بەریتانی منی ڕاستپارت بۆ ئەوەی من بچم ئەحمەد شەرع پەروەردە بکەم و ئامادەی بکەم، یعنی جۆلانی بکەم بە ئەحمەد شەرع. کلێر حەجاج ئەو کەسەیە کە ساڵی 2020 تا 2023 بەردەوام مەشقی بە جۆلانی کردووە و ئامادەی کردووە لە بۆ پرۆسەی گۆڕانکاری سیاسی. ئەمە چێ باشە؟ ئەو کلێرە چێن لە ناوەکەیدا تەماشاکان کلێر حەجاج. ئەمە ژنێکی فەڵەستینیە، ناسنامەی ڕەگەزنامەی بەریتانیای هەیە و دایکی یەهودیە جوولەکەیە، دایکی جوولەکەیە. لە ئێستادا لە کۆشکی سەرۆکایەتی جۆلانیدا هەروەکو وتم باز دەکرێت لەوێدا کاری ڕاوێژکاری دەکا و ئەمەیەکی چی پێ دەڵێن و حیجابێکی لەسەر ناوە و ئەمانە هەمویان چیمان پێ دەڵێن؟ پێمان دەڵێن کە ئەوەی کە ئەحمەد شەرع لە بۆ ئەمریکای کرد بە نسبەت ئێران، لە بۆ ئیسرائیلی کرد بە نسبەت ئێران و دەیکە هێزەکانی سووریای دیموکراتیک نیان کردووە و بۆشیان ناکرێت و ڕەنگ بێ غەڵەتیش دەکەن ئەگەر بیکەن، چونکە ئەمانە بەرپرسیاری تێکی دیکەیان هەیە، ئێمە خەڵکمان هەیە. ئەحمەد شەرع خەڵکی نییە، ئەحمەد شەرع بەخۆی ئەتوانێ دۆڵابەکەی جلو بوخچەکانی کۆ بکاتەوە لە شوێنێکەوە ڕابکە بۆ شوێنێکی دیکە، بەڵام کوردەکان ئەگەر ڕایان کرد خەڵکەکەی چلێ بکەن. مەبەستمان لێرەدا ئەوە نییە کە ڕەخنە بکەین، بەڵام مەبەستمان لە واقعیەتێکیە. ئەوە واقعیەتی سووریایە کە ئەحمەد شەرع ئەو کارەی لە بۆ ئیسرائیلی کرد هیچ کەسێک لە بۆ ئیسرائیلی نەکردو، ئەمریکاش نەکردووە. ئەو ئێرانی لە سووریا بەدەرنا، ئەو حیزبوڵای لە سووریا بەدەرنا و ئەو ڕێگای کەلوپەل و لۆجستیکی لەسەر حیزبوڵا بڕی، ئەو پردەی نێوان ئێران و لوبنان ئەو بڕی. هەر لە بۆ هەندێ ئاسان نییە ئەتۆ بە دوای فۆرمیلێکی دیکەی
کە سەر بە بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی کلاسیکە و بە تایبەتیش لە فۆرمیلێک بگەڕێی کە کوردایەتی دەماری کوردایەتی پێڕەب دەکەی و ئەمە بێنی لە کۆنفرانسی قامیشلیدا باسی بکەی. باشە چی بوو ئەمە وای کرد کە لە ماوەی دووسێ حوتودا پەیوەندیەکانی ئەحمەد شەرع و هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش خۆسەری زۆر خراپ ببن و لە دواییدا ئەمڕۆکە بگاتە ئاستێکی باشتر بۆ ئەوەی دیلەکانیان ئاڵوگۆڕ بکەن. ئەمە بەتەنیا شتێک بوو کە ئێستاکە باسی دەکەم. جۆلانی تیرۆریستە تیرۆریستنی ئەلقاعیدە نیە، ئەمە هەمومان هاوڕاین لەسەر ئەو بابەتە وابزانم، بەڵام شتێکیە کاتێک تیرۆریستێک ئەلقاعیدەیە هەموو جیهان دانی پەیدا بنێ لە بۆ تو شتێک نامێنێتەوە کە زۆر قسەی لەسەر بکەیت. ئەتۆ ناچاری لەو پایتەختەدا جێگای خۆت بگری و بتوانی لەوێدا سیاست بکەیت و بۆ ئەوەی لەوێدا سیاست بکەیت نابێ ئەتو ئەو فۆرمانە دووبارە بکەیەوە کە پارتی هەیەی وەکو فدرالی و یانیش پەکەکە هەیەی وەکو بڵێ هەرچا پارچەی کوردستان و کۆنفرانسێک ساز بکەم و نوێنەرێکی کەجەکە و نوێنەرێکی مەسعود بارزانی و نوێنەرێکی بافێڵ تاڵەبانی و کوردێکی ئێران و هەمیان تێکەڵ بکەوی بینی و بڵێ کۆنفرانسی کوردی و کوردی و ئیتر لە میدیاکاندا بە خەڵک بیفرۆشیەوە. ئەو فۆرمە کار ناکە. ئەو فۆرمە کار ناکەوە. ئەو فۆرمە زیاتر دەکەوێتە خزمەتی نیۆ ئۆسمانیش. ئەوەشتان پێ بڵێ ئەوەی باوەڕی بەوە هەیە کە لە دەرەوەی سنووری دەوڵەت نەتەوە سیاسیەکاندا هەڵس و کەوت بکە و مداخەلە بکە، یەک ئێمەی کوردین، دووەمینیان ئەردۆغانە بەڕاستی و ئەمە هەڵەیەکی زۆر کوشندەیە. ئەتۆ لە بەرامبەر هەر دەوڵەتێک بیکەی مزداقیت لەدەست ئەدەی، باوەڕی لەدەست ئەدەی و ئەتۆ پارادیگماکەت مادەم پارادیگمای عەبدوڵڵا ئۆجەلانە و باوەڕت پێ وەکو سەرکردە و ڕێبەری فکری خۆتی دەزانی، پارادیگمای ئەوە نییە. هەر لە بۆ هەندێش تەماشامان کرد دوایی کە زانیان غەڵەتێکی زۆر گەوریان کردووە، ئەو جارە بە خۆیان بەبێ ئەنەکەسە وەفدێکیان ناردە دیمەشق، یعنی گوتیان بازەرەرەکە لە نیوەی بگەڕێتەوە باشترە بە قازانج حیسابە. ئەمەیان یەک. لە لایەکی دیکە بێگومان یعنی ئێستاکە سیاسەتی دۆناڵد ترامپ لە ناوچەکەدا سیاسەتێکی ئابووریە، ئەنتیگراسیۆنی ئابووری. بەڕای من ئەمە بە تەنیا دۆناڵد ترامپیش نییە، یعنی هەموو ناوچەکە بەرەو ئاراستەیەکی وا بەڕێوە دەچێت. مەبەستم لە ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و قەفقاسیا و باکووری ئەفریقیایە. یعنی لەو ناوچانەدا تەنانەت لە نێوان ئەرمەنستان و تورکیا و ئەزەربایجانیشدا، لە نێوان ئێران و ئەزەربایجانیشدا لە ئایندەدا، لە نێوان ئیسرائیل و عەرەبیشدا لە ئایندەدا، لە جیاتی تۆخکردنی سنوورەکان، لە جیاتی تۆخکردنی کێشەنەتەوەیەکان ئەنتیگراسیۆنێکی ئابووری پێک دێکە ئەو ئەنتیگراسیۆنە ڕەنگ بێت لە ئایندەدا ناوچەکە بەرەو ناوچەیەکی فدراسیۆنی ئابووریش ببە، سنوورەکان تا ڕادەیەکی زۆرتر کاڵ ببنەوە، هەرچێکی دەبێ با ببێ لە کۆتاییدا وای لێ دێ. ئەمڕۆ کەش تەماشا دەکەین ئەو کۆمپانیایەنەی وزە کە هەم قەتەریە هەم ئەمریکیە، هەم سعودیە هەم ئەمریکیە و هەم سووریە، بەشێک لەوانە تەماشا دەکەین مەنێجەرەکانیان سوورینە بە ئەسڵی خۆیان، بەڵام لە ئەمریکا دەژین، لە سعودیا دەژی، لە ئیمارات دەژی، لە قەتەر دەژی. ئەمانە هاتوونە ئیتر لە ئایندەدا لە سووریادا و بەرهێنان دەکەن. باش و بەرهێنان دەبێ بکرێ. ئەوە یەک لە خاڵەکانە مەسلەی ئابووری، مەسلەیەکە کە ئەکرێ یاریدە دەربێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی سووریا کە مەبەستمان لە چارەسەری ئارامیە، چونکە خەتی سوورە هەر کەسێک ئارامی تێک بدە لە سووریادا، ئەگەر حکوومەتی ئێستایی کاتی دیمەشق بێوانیش حکوومەتی خۆسەری بێوانیش دروزیەکان بێ، ئەوە بە تاوانبار حساب دەکری و لە بۆ ئەوەی ئارامی هەبێ دەبێ ئابووری پێش بخسترێ و دەبێ ئەنتیگراسیۆنێکی ئابووری ساز ببێ. بەڵام
بەشە ئابوووریە زۆرەکە لەسەر وزەیە، غازە، نەوتە، لۆجستیکە لە ڕێگای لازقیە، بەندەری لازقیە کە فەڕەنسیەکان بەشی شێریان بەرکەوتووە بۆ ئاوەدانکردنەوە و بەڕێوەبردننی بەندەرەکە. بەڵام وزەکە بەشی زۆری لە ژێردەستی ئەو ناوچانەیە کە هێزەکانی سووریای دیموکراتیک تێدا حاکمن. کەواتە ئەمە پێمان دەڵێ کە هەرچێک ببێ با ببێ، هەرچ لایەک هەڵەی کرد هەڵەی نەکرد ببێ، چۆن بیر دەکاتەوە چۆن بیر ناکاتەوە با ببێ، دەبێ لایەنەکان لە کۆتاییدا ئیتیفاق بکەن. هیچ چارەیەکی دیکە نییە. تەنانەت ئەوەی کە ئێستاکە لە نێوان بەغدا و هەولێر دەکرێ، ئەتۆ بێ فکرێکی وهات هەبێ لە قامیشتیش ئەمە کۆپی بکەوە، ئەمە هەڵەیەکی زۆر 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 کوشندەیە. سووریا عراق نییە. عراق هێزێک، عراق دەوڵەتێکە کە زۆرینەی شیعەیە و ئەو شیعانە بمانەوێ و نەمانەوێ بە شێوەیەک لە شێوەکان لە ژێر کۆنتڕۆلی ئێراندانە. بەڵام لە دیمەشقدا ئەحمە شەرعێکمان هەیە کە بە ئاشکرا لێدوان ئەدا بە ئیسرائیل ئەڵێ و لێدوانەکەی لە بۆ ڕۆژنامەیەکی ئیسرائیلیە جیوسپۆز بووە بزانم کە ئاڵێتن ئێمە و ئیسرائیلیەکان دژمنێکی هاوبەشمان هەیە. لێرەدا مەبەستمانە ئەوەی لە عراق هەتاوەکو ئەوڕۆ لە بۆ کوردایەتی چۆتە سەر، لە سووریا لە بۆت ناچێتە سەر. لە سووریا دەبێ ئەتۆ بە دوای فۆرمێکی دیکە بگەڕی، واز لەو فۆرمە بێنن بۆ ڕازیکردنی هەست و سۆزی خەڵک و پۆپیلیزم، بچی ئەنە کەسەیەک بینی. من دژی هێنانی ئەنە کەسە نیم، بەڵام هێنانی ئەنە کەسە بەو شێوەیە و لە پڕەوە دوای دووسێ ڕۆژ دوای ئیمزاکردنی ڕێکەوتن نامە لەگەڵ ئەحمەد شەرع ئەتۆ بچی داوای فێدرالی بکەی، ئەوە بێگومان هەڵەیەکی زۆر زۆر کوشندەیە، چونکە تۆ ئامانجەکەت ئەوە نیە. ئامانجەکەت ئەوەیە بچێ دیمەشق، لە دیمەشق تۆ بڕیار بەدەست بی، هەر چۆنێک بێ با ببێ ئامانجەکەت ئەوەیە. ئەگەر بۆت بکرێت دەبێت سەرەتا ئەمە بکەی، نەوەکو سەرەتا ئەتۆ بچی لە بۆ ڕازیکردنی خەڵک و نیشاندانی ڕسمێکی مەزلوم عەبدی و بارزانیەکان ئیتر هات و هاوارێک دروست بکەی، بەڵام ئەنجامێکی سیاسی و استراتیژی هەڵەی هەیە، نەوەکو باشی هەیە. بە هەر شێوەیەک بێ من پێم وایە هەم ناوچەکە و هەم سووریا بەرەو ئەو جۆرە ئاراستەیە دەڕوا کە لە ناو کڕۆکی بابەتەکەدا باسم کرد. لەمە زیاتر شتێکی کە ڕووی نادا. تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش ڕێی سڵاو.